بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم إننا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. برایان بەڕێزان، خوشکانی بەڕێز، هاوسەرانی ڕێزدار، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە زنجیرەی هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو لە هەنگاوەکانی بەرەو کۆتایی دەچین. ئەویش لە زنجیرەی بیستەهەم لە حەڵقە و زنجیرەی بیستەهەم وەستا بووی. ئەوڕۆ لەو زنجیرەیەدا لە چەند بابەتێک باسی گرنگترین بابەتەکان دەکەین. تاوان ئەمە نزیکەی لەو چەند حەڵقەی ڕابردوو لەو زنجیرانی ڕابردوو باسی چەند هەنگاوێکمان کرد لەو هەنگاوانەی کەوا پێشی هاوسەرگیری، لەو هەنگاوانەی کەوا لە قۆناغی دەستگیرانی، ئەو هەنگاوانەی کە پێویستە ئینسان هەنگاو باوێت لە کاتی هاوسەرگیری و لە کاتی بەیەکگەیشتنی ژن و پیا و کچ و کوڕ، ئەو کچ و کوڕی کە قسمەتیان لە یەکتر بووە بووینە خێزانی یەکتر، هەنگاوەکانی بەختەوەری چۆن باوێن، چۆن هەوڵ بدەن ئەو ڕێگایانەی کە ڕێگای بەدبەختیە، ڕێگای ناخۆشیە، ڕێگای هەوراز و نشێوە، لای بەن ڕێگایەکی ڕاست دروست بگرنە بەر. لەو چەند زنجیرەیدا بێ بە تایبەت لەو زنجیرەدا و لە زنجیرەکە چەند زنجیرەیەکی داهاتوو گرنگترین بابەت باز دەکەین. ئەویش چییە؟ کاتی پەیدابوونی گرفت و ئاڵنگاری و کێشە لە نێوان هاوسەران. بەڕێزان خۆشەویستان، ئەوەی کە زۆر گرنگە ئێمەی موسڵمان بیری لێ بکەینەوە و هەموو مرۆڤێکی عاقڵ ئەوەیە ئێمە لە دنیادا دەژین، لە بەهەشت دانین، لە ناو دۆزەخیش دانین. مادام لە دنیا شوێنی تاقیکردنەوەیە، کەسێک بچێتە هۆڵی تاقیکردنەوە قەڵەمی لەگە خۆی نەبردبی، مساحی لەگە خۆی نەبردبی، مختاتی لەگە خۆی نەبردبی، بە باشی نەیخینبی، بێگومانە ساقیت دەبیتن. لێیە ئێمە دەبی بزانین لە دنیا داین، دنیاش دارولئیبتیلایە، تەنیا خۆشی نییە، تەنیا دۆزەخش نییە کەوا حەتا دەورەمان ئاگربی هیچ دەروازە و دەرچەیەکمان نەبی لێی دەربچین. کەواتە لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بەڕاستی بزانیت ئەوەیە کاتێک کە تووشی کێشە و گرفت دەبین، لە کاتی دووشبوونمان بە کێشە و گرفت ئەو پێنج هەنگاوەی کۆتایی باسی ئەو خاڵانە دەکەی کەوا هەنگاوەکانی خۆ دەرباسکردن و خۆ بواردن و خۆ ڕزگارکردن لە کێشەکان. کێشە دەبی، ناڵێن مەحالە کێشە نەبی. حتا ناو ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کێشە و گرفتیان کەوتۆتە ناوێ لەگەڵ خۆی، لەگەڵ خێزانەکان، لەگەڵ خزم و کەس و دەوروبەرەکانی. ئەوە مەحاڵە ئینسان لە دنیادا بژی بەریەککەوتە هەبی، ژن و پیاوەک بێکەوە بن، کۆمەڵە کوڕ و کچەکیان هەبیتن، زاوا و بوچیان هەبیتن، خوشک و براژن و شوو برا و هەموو ئەوانە هەبی لەگە یەکتر بژی، خەسوو خەزور هەبیتن، کێشەش نەبیتن. ئەوە مەحاڵە ئیلا دەبی کێشە بی. بەڵام کێشە چۆن چارەسەری بکەیت، کێشە کو تەعاملی بکەیت، بزانین خوای گەورە لە قورئانی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چۆن چارەسەری باشترین چارەسەریان لە ئێمە دانایە لەو کاتێکەوە کێشە دەکەوتە نێوان هاوسەران. بەڕێزان، خوای گەورە سوبحانه وتعالى دەرچوونی ئافرەت لە سودوری خۆی، لە سروشتی طبیعەتی خۆی ناوناوە بە نوشوس. ئەو شەی نوشوسە خوای گەورە هەم بۆ ئافرەت دایناوە هەم بۆ پیاو. نوشوس بزانین معنای چییە، و کاتێک کە نوشوس پەیدا بوو
چۆن چارەسەری بکەین و خوای گەورە چ ڕێگایەکی لە بۆ ئێمە داناوە. کەلیمەی نوشوز لە قورئانی پیرۆز لە 4 شوێن هاتووە. یەک لەو شوێنانەی کە خوای گەورە باسی کردووە لە چیرۆک و بەسەرهاتی ئەو پیاوەی کەوا مەڕە عەلا قەڕیە بە دوێکدا دەڕواتن وهیە خاویەتون عەلا عوروشیها، ئەو دێ هەمووی بەسەر یەکدا تەپیوە، هەمووی ڕوخایە، هیچ ئاسەوار و شوێنەواری ژیانی تێدا نماوە، سەری سوڕ دەمینێ. قال ئەنا یحیی هذه الله بعد موتها، دەبێت چۆن ئەو شوێنە وێرانەیە دوای مردنی هەموو خەڵکە ڕوح لەبەرەکان، دوای وێرانە بوون و تەفروت و نابوون، ئەو خەڵکە زندی بکرێتەوە. خوای گەورە سبحانه وتعالى فأماته الله 100 عام ثم بعثه، خوای گەورە ئەو پیاوەی مران 100 ساڵ لە پاشان زندی کردەوە. کە زندی کردەوە خوای گەورە پێی فەرموو یان مەلائیکەتی نارد و پێیان وت قال كم لبثت، ئەرێ تو چەند مایەوە لەو ماوەی کەوا لە حالی بەرزەخ مایەوە؟ قال لبثت يوما وبعض يوم، وتی والله ڕۆژێک یان دانە ڕۆژێک مایمەوە لەو حالەتێکەوە برین کەیتیمە حالەتی ژیانی بەرزەخ و نێوان مردن و ڕۆژی قیامەت. قال بل لبثت 100 عام، زۆر چاک بزانە نەخێر ئەوەندە ساڵە ئەوەندە ماوە کەمە نیە ئەتو مردی، بەڵکو 100 ساڵە ئەتو مردی. بەڵام سیر بکە لە هێز و قودرەتی خوا، فانظر إلى طعامك وشرابك لم يتسنى، هێز و قودرەتی خوا ئاوایە تۆ 100 ساڵ مایە وەکو خۆت، ئەو خواردنەی پێت بووە لەگەر ئەو خواردنەوەی لەم یەتەسەنە بۆگەن نەبووینە. وانظر إلى حیمارێک سەیری جێدرێژە کەشت بکە بزانە چی بەس لێ هاتووە. وەلی نەجعەلەکە ئایەتە للناس، لەوەی بزانی هێز و قودرەتی خوا وایە. خوای گەورە ئەگەر بیەوێ شتێک لە شوێنی خۆی بێڵتەوە دەیهێڵتەوە، هیچی بەسەر ناینی، و ئەگەر بیەوێتن شتێک لەبار ببە وێرانی بکە تێکی دەدا و جاریشتریش خوای گەورە زۆر بە ئاسانی دروستی دەکا. لێ خوای گەورە فەرمووی، خوای گەورە دەفەرمێ وانظر إلى العظام، سەیری هێزکەکانی ئەو جێدرێژەت بکە كيف ننشزها. ها کەلیمەی لێرە نونشیزها، ئەلێرە من بەسمان ئەو وشەیە. کەلیمەی نونشیزها یعنی لێک و پێک بوویتەوە، یعنی ڕزیە. كيف ننشزها لە قراءەتەکەیە، قراءەتەکەیە لە قورئان كيف ننشرها، نشر يعني كل لێک و پێکمان کردەوە، کو هەمووی لێک ترازای ئەو هێزکانە. کەسێک کە دەمری دیتیتان لە قەبرستان زۆر جارە کابرا قبری لێ دەدەگاتە قبر هێزک و پرۆسێک دێ ئەو هێزکە دەستی لێ دێ وەکو سۆتەکە جغارەی سبحان الله دوو لە ڕێزی ئەو ئینسانە ڕاست دەتاوێتەوە، ڕاست هەردەوەشێتەوە. كيف ننشزها لێرەدا خوای گەورە سبحانه وتعالى باسی کەلیمەی نوشوزی کردووە، نەشز لێک بوونەوە، وانیا كيف ننشزها ثم نكسوها لحما، لە دواییدا دوای لێک و پێک بوونەوەی ئەو گۆشتانە هەمووی ئێمە ثم نكسوها لحما لە پاشن جارێک ئێمە خەلقی دەکەینەوە و هەروەها گۆشتی لێ دروست دەکەینەوە و خەلقی دەکەینەوە. لێرەدا کەلیمەی نوشوز واتە ئینسان دەرچوون لە طەبیعەتی خۆی. لێ كيف ننشزها يعني لێک بوونەوە و لێک جودا بوونەوە. ئەسڵی ژیانی ژن و مرد ئەوەیە کەوا ئینسیجام و تەبایی و تفاقی لە بەینیان هەبیتن. کاتێک کە ئافرەت ناشیزە دەبی نوشوز دەکا لە سروشت و طەبیعەی ختی خۆی دەردەچی سبحان الله ژیانی خێزانداری دەبێتە مای لێک هەڵوەشانەوە، دڵتوندی، لێک دوورکردنەوە، ناخۆشی. بە هەمان شێوەژە ئەگەر پیاوەکە ئەو صفەت و طەبیعەتەی هەبیتن. لە ئاەتێشتر خوای گەورە سبحانه وتعالى دەفەرموێ واللاتی ئەو ئافرەتانەی کەوا تەخافونە نوشوزەهونە، ئێوە ئەی پیاوەکان مەترسیتان هەیە لە سنووری خۆیان دەربچن، ناشیزە بن، ینی بەسەرتاندا زاڵ بن لە قسەیان، لە طەبیعەتیان، لە سروشتیان، لە گوێڕایەلی نەبوونیان، ئێوە ئەی پیاوەکان فەعیظوهن ئامۆژگاریان بکەن، وەهجوڕوهن فی المەضاجع، ئینجا لە شوێنی سەرجێ نووستن لێیان دوور بکەونەوە، ینی وازیان لێبینن. وەضریبوهن و قۆناغی سێم ئەگەر هەر نهاتنە ژێربار ئینجا دەتان بە شێوازێکی ڕێک و پێک، بە شێوازێکی یعنی گەیاندنی پەیامک لێیان بدەن.
فإن أطعنكم خو أجر أوان جيرالي إيوان كرت واضيا هنا لو لاملي وعناديا فلا تبغوا عليهن سبيلا نابي إيوا زيادة رويب كان تبغوا يعني فلا تظلموا ظلم يعني مكان نابي بين برقايك دابني بين فرصة قيناك مادم أو غلط تشكيلي قد لأن نابني هتاهتاي لا آية يشتر خواي قرد فرمي وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا أو جارب بيتوانا أجر هر آفرتك خافت طبعا لا آية كيد خواي قرد فرمو واللاتي تخافون أو آفرتاني ما تسيتان هي ليرش خواي قرد باسي آفرتكان دكا أو آفرتاني كوا وإن امرأة هر آفرتك خافت ما ترسيلي بيدابو من بعلها نشوزا ما ترسيلي بيدابو أوي كوا بياوكي ناشي زبيتا لأمر درتي لسروشت طبيعتي خوي درسو بيتا أو بياوا يعني هزدكاتا وكو بيشتر نما قراني بس داتيا أو إعراضا بشتي تيكرديا فلا جناح عليهما أن يصلح أو براسي بيويستا لسر أوجلو بياوا جناح ناقاتي أصلا حكمته عقله دين أويا أوانا صلح لبيني يكتر كان بيك بين أن يصلح بينهما صلحا بين علاجك لبيني خويان بيننا وكسك أقل له خوشيان نيانطاني بقنا نتيجيك تكليف لخلقك كان والصلح خير والصلح شخواي يريد في المشتشي تاكا أمره فرماني خوايا بلي لا آية يشتر خواي يريد فرمي وإذا قيل انشوزوا دفرمي يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم وإذا قيل انشوزوا فانشوزوا كاتك كبيتان قطرا لما ديسكي حستنا ليرا نشوزوا يعني خلصتان واتا برزبونا لو كلمين نشوز واتا بمعنى تدي بمعنى أويدية كوا كلمين نشوز بمعنى أويدية كوا كسك لا حد خوي درتي يعني تكبروا لود برزي عنادي بيجري لا عملي بيجريتن بنصيحات بقى مشجاري بقصي خوش بهيز نوعك نهاية تجربار لو أو نوعانا أو بابة بيدا وتري نشوز ليه دا بابتي نشوز خواي ورك القرآن بيروس لو تن آيات باسي كد بمعنى تدي همو زانايان كلمين نشوز بتد تعريفيان كديا يعني درين الترفع معناتي الترفع يعني بخو ببالابينين وخو بقورصانين يعني تاري آفرتك لا حد خوي دردتي واتا أو آفرتا زال دبي بس بياوكي زمان دري بزمان بقصة كردن يعني بهرسو كوت يعني بجيرالي نكردن لويا بيويستا هر بياويك برامبر بخيزانكي هر آفرتيش برامبر ببياوكي اقدار بي لآيتك خواي قورة فرموي واللاتي تخافون نشوزهن أو آفرتاني مترسيان هي بياوكان لحد خويان درسن وبهمان شيوش خواي قورة فرموي وإن امرأة خافت من بعلها هد آفرتك مترسي هبو لميردكي كوا لسروشتو طبعي خوي درسي تو واري كوانت الليلة دا نابي أو بابتا فراموش بكري ليه بقري حتى بابتك بو قند بيتن حتى دقاتا حد شواو كردوالي خو ما ادري قيشت مريش كرشي لا دبي او افرتا او بياوا او جنوميدا زور هستيار بن كاتك تمشادك خيزانك كابراك خيزانك تمشارك بزوق سليقيا رويناداتي زوق سليقي نما لبو خزمت كدني مال لقر من دالكان بيزار دائما او بزانا ليه بكولوا ورد بوا بزانا سبب كيتيا آفرتش بها ما شيوا تمشادك بياو كم روموتا نايتو ماري شيء هي دائما ب قصي خوشي نما وكو بيشتر او آفرت دبي زو حزب كاتب لو ليرة دا هندق علامات ونشانة هي زور ضرورة جنو بياو اقدر يقلوانا هجر زاري بزاري تنزورة شي هي يقلوانا هجر الكلام هندق زاري وهي دبيني او آفرتا لقى بياوكي يعني بياوكي لقى آفرتكي وكو بيشتر قفتو لفتيني معايا لحادثي افك خاتو عائشة دفرمين كاتك او ردا ورويدا او بختانة بمن كرا
نەمزانی بوو بەس ئەوەندە هەستم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پێشتر ڕووی نەدەدامێ وەکو پێشتر قسەی خۆشی لەگە نەدەکرم ئەو لطف و سۆزەی نما بوو تاوان پێغەمبەری خواز لە خەمان لە عاجزیان يعني ئەو زەوق و سەلیقەی نما بوو بەس دەرێ من هەستم نەکرد شتێک هەبیتن لۆیە کەواتە دەبی ئینسان زۆر میمە خاڵی دوم هەجر جۆرێک لە مەسەلەی نوشوز جاروێ هەست پێ دەکەی لەوەی برێن پیاوەکە بەرامبەر بە خێزانەکەی یان ئافرەتەکە بەرامبەر بە پیاوەکەی سارداییەکیان کە تەبینی حەز بە نێزیک بوونەوە لە یەکتر ناکەن حەز ناکەن زۆر لە کاتی نووسن لە یەکتر نزیک بنەوە ئەوە زۆرەکە لەو زۆرە نوشوزانە یەک لە حالەتێشتر لە پەیدابوونی نوشوز علامات و نیشانەکانی ئەوەیە کابرا مەصرفی ماڵی ناکەوکو پێویست یان ئافرەتەکە ئەو شیولێنان و خزمەتی ماڵی کە دەکرد وەکو پێشان نمایە لۆی ئەوەش دەبی سەبەبە چی هەبیتن یەک لەو حاڵەتانی کە شێوازی نوشوزە ئەوەیە کە تەمەشا دەکەی زۆر جاری وایە طەبیعەتی ناخۆش دەبیتە طبیعەتی ناخۆش دەبیتە مەسەلەن وەچی پێشتان قسەی نەرم نییە وەکو پێشان ڕووی ناداتە ئافرەتەکەی ئەوانە هەمووی هۆکارن لەوەی کە بزانی علامات و نیشانەن لە بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە سەری هەڵدایە و پەیدا بووە لۆیە دەبی ژن و پیاو حەز بکەن مەسەلەن ئەگەر ئافرەت بەبێ ئیزنی پیاو چووە دەرێ پیاوەکە پێی گۆ بەڕۆ یان قەت وەی نەکردی ئەو ئافرەتە ئێستەوەی لێ هاتیە دەبی ئەو پیاوە هەز بکە لۆ دەکا ئەو ئافرەتە حەدەچی لۆدانێ ئەگە شلت کرد وەی لێدێ ئەو ئافرەتە دەرێ بابەت و قسەت نەکردێ پێشتە ڕەنگە قەرداریشت کاتەوە یان تەمەشا دەکەی ئاپیاو هەیە پێشتر لە وەختی خۆی دەهاتەوە ماڵێ ئێستا بە ئاسایی نایەتەوە ئەو ئافرەتە دەبی هەز بکە پیاوەکە لۆ دوژمن و بدویتە ماڵێ چ موشکیلێک هەیە ئەدیەوە ماڵی خۆت نییە لۆ پێشتر ئەوەندە تاخیر نەدەبووی ئەوە هۆکارە دەبی ژن و پیاو هەز بەو بابەتێ بکەن خاڵیشتر کە زۆر مهمە ئەویش ئەوەیەکەوە هەڵس و کەوتی ناڕێک لەگەر یەکتر قسە ڕەقی ڕوونەدانە یەکتر بەدەمەوە نەبوون و نەچوونی ئیش و کارەکانی ناو ماڵ ئەوانە هۆکارن ئەو جارە هۆکاری ئەوەی چیە کە ژن و پیاو لەگە یەکتر هەندێک جار ئەو کێشە و مشکلە پەیدا دەبیتن لە یەکتر بە هەنجەت دەبن مشکلە دەکەوتە بینیان لاملی و عینادی دەکەوتە بینیان یەک لە هۆکارەکان تەمەنە زۆر جاری وایە تەمەشاکەی ئافرەت کە دەکەوتە تەمەن پیاو دەکەوتە تەمەن تووشی نەخۆشی دەبی تووشی بێتاقەتی دەبی ئەو زەوق و سەلیقەی پێشانیان نامینێتن بەڵام ڕەنگە جاری وای ئافرەتەکە شەوق و زەوقی زیاترە سەحەتی خۆشترە ڕەنگە تەحملی ئەوەی پیاوی نەکە یان پیاوەکە باخۆشتر و بەتواناتر و بەهێست برین جسمی سەحەتی باشترە ئەویش تەحملی ئەوەی خێزانەکەی خۆی ناکە یان نەخۆشی یەکێکیان یەکێشتر لەو خاڵانە کێشە پەیدابوون لە بینیان ئەو کێشێکە پەیدا ئەگە بنبڕ نەبیتن ئەوەش هۆکارەکە لەوەی کەوا ژن و پیاو تووشی کێشە و گرفت بن نەبوونی منداڵ یەکێشتر لەو هۆکارانە ئەو جارە یەکێشتر لەو شتانەی کە زۆر میمە سروشتی طبیعەتی هەندێک کەس وایە دەبی ئەوش دەبزانی لە پێشتر پیاوەکە وا بووە دوای 10 ساڵ ئەو دە تو بێگرەی لێ بکەیت یان ئەو پیاوە دەزانی 15 ساڵ لەگە ئەو ژنەی ژیایە ئەو طبیعەتەی هەبووە ئێستا دوای ئەو کۆمەڵک منداڵ دوای تەمەنێکی زۆر لەگە یەکتر بەسەریان بردیە ئەو جەبێ گلەی لێ بکە کاکە ئەو چەند ساڵە تەحملت کردە ئێستاش دەبی تەحملکەی ئەوە بابەتێکی زۆر گرنگە لە بابەتی نوشوز کە بەڕاستی گەورەترین گرفت و کێشەیە ئێمە بەڕاستی حەز دەکەین زۆر تیشک بخینە سەر ئەو خاڵە کاتێک کە کێشە لە ناو ماڵ دروست دەبیتن گرفتەکی زۆر گەورەیە لۆیە بەڵام لەگەر ئەوەی کێشەکە حەچەندی گەورەبی خوای گەورە ڕێی لۆ ئێمە دانایە هیچ گرەیەک نییە هیچ کێشەیەک نییە هیچ ناخۆشیەک نییە هیچ دەرگایەک نییە دابخرێ و نەبیتەوە ئیلا خوای گەورە کلیلەکی لە بۆ دانایە خوای گەورە ئەگەر کەسێک بەڕاستی ئیرادە و ئیرادەی هەبی مەبەستی خێربی خوای گەورە خێری دەهێنێتە ڕێ ومێدەوارین خوای گەورە ماڵەکانمان پڕ بکە لە بەختەوەری لە خۆشی لە کامەرانی تا دیدار و زنجرەی داهاتوو بەخواتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.